بەڕێزان سڵاو ئەم کاتتان باش لەم کورتە ڤیدیۆیەدا باس لە چۆنێتی زیادکردنی شوێن دەکەین لە گۆگڵ ماپ. سەرەتا دەڕۆینە سەر گۆگڵ ماپ، جا لە ڕێی ئاپەوە بێ یا لە ڕێی وێبسایتەوە بێ، هەر شوێنە بێ، ئەو شوێنەی کە مەبەستمانە دیاری دەکەین و پین دانین، کلیکی ڕاستەکەین، دواتر دەڕۆینە سەر ئەمیسینگ پلیس. دوای ئەوە چەند خانەیەکمانە داتێ، لە شوێنی یەکەممان ناوی شوێنەکە دەنووسین، خانە یەکەمە. بۆ نمونە ئەم شوێنەی کە من دیاریم کردووە قوتابخانەیەکە بە ناویژی قوتابخانەکە، جا بە کوردی بێ بە ئینگلیزی بێ ئەتوانی بینووسی. کاتێگۆریەکەی دیاریەکەی دەڕێنە سەر سێرچ بۆ سکوڵەکەین، هەڵیەبژێری شوێنەکە کەلارە. دواتر دێنە خوارەوە، دێنە سەر add more details، لەوێ کاتژمێرەکان دیاریەکەین، ئایا لە چەند شەمە تا چەند شەمە کراوەیە، لە سەعات چەند بۆ چەند کراوەیە. وەک دەزانن لێرە قوتابخانە حکوومیەکان لە شەمە تا پێنجشەمە کراوەیە، لە 8 بەیانیەوە تاوەکو 4 ئێوار، چونکە زۆربیان دوو داوامیانتیایە، بۆیە ئێمە بەو شێوەیە هەڵی دەبژێرین. هەرچەندە کە دواتریش مەسەلەن ئەگەر گومانمان لە شتێ هەبوو ئەتوانین دووبارە دەستکاری بکەینەوە و چاکی بکەینەوە. لێرەیە سیف داگرین، دواتر دێنە خوارەوە، ئەگەر ژمارەی مۆبایلیان هەبێ داخلیەکەین، وێبسایت یا پیج، هەروەها ئەگەر خۆمان وێنەی ئەو شوێنەمان لابێ ئەتوانین زیادی بکەین بۆ شوێنەکە. ئەوەی لێرەیە کە گرنگ بێ بمێنێتەوە، دەڕۆینە سەر edit map location، چونکە زۆر جار ئەو پینەی داماناوە کە دەستکاری دەکەین، دواتر سیرەکەین هەمان شوێن نییە. بۆیە زۆر گرنگە لێرەیە هەوڵی ئەوە بدەین کە ئەو شوێنە بۆی دڵنیان بینەوە کە 100% ئەو شوێنەیە، پینەکەمان لەو شوێنەیە داناوە کە هەڵمان بژاردووە. بۆیە هەوڵی ئەوە دەین کە دڵنیا بینەوە و دەڕۆینە سەر ئەو شوێنەی کە هەڵمان بژاردووە. دواتر دەڕۆینە سەر پۆست، شوێنەکە پۆست دەکەین، دەڕوا لێەوە، دواتر ئیمێڵت پێ دەکات، لە ئیمێڵەکەی پێتەڵێ یا لە ریڤیۆ یا لە پۆبلیشدا، کەواتە بڵاو کراوەتەوە یا لەژێر پێداچوونەوەدایە، بۆی دڵنیا بنەوە ئایا ئەو شوێنە ڕاستە یاخود نە.